بەڵێ هێوی 33 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر یادی خاپورکردنی قەزای سەید سادقدا کە لە ساڵی 1970 لەلایەن حکوومەتی بەعسەوە سەید سادق لە حەڤەی مانگ تاوەکو 25 مانگ خاپور کرا. هیچ بینا و هیچ خان و هیچ ماڵێکی هیچ بینایەک بە پێوە نەما، هەمووی خاپور کرا و تەختی زەوی کرا و پێش ئەوەی کە خاپوری بکرێت سەرجەم خێزانەکانی قەزاکە ئێریان قەزای سەید سادق کە من ئێستا لێم چۆڵ کرا بە تەواوی و هیچ خێزانێک لێرە نەمانەوە. سەید سادق بە تەواوی تەختی زەوی کرا، بەڵام دوای تێپەڕبوونی ئەو هەموو ساڵەش هێشتا دانیشتوانی قەزای سەید سادق گلەیان هەیە تاوەکو ئێستا پرۆژەی خزمەتگوزاری لە سەید سادق نەکراونەتەوە، لەگەڵەوەشتا تاوەکو ئێستا خێزانەکان لە دوای ئەو هەموو زەرەرزیانەی کە لە ساڵ 1970 بەهۆی خاپورکردنی ئەم قەزایەوە لیان کەوتەوە تاوەکو ئێستا قەرەبوویان وەرنەگرتوێتەوە. من بۆ قسەکردنی زیاتر لەسەر وردەکاری ڕووداوەکە هەروەها لەسەر قەرەبووکردنەوەی خێزانەکانی قەزای سەید سادق کارزان سابیر پارێزەری دۆسی قەرەبووکردنەوەی خاپورکردنی قەزای سەید سادقم لایە کا کارزان سەرەتا باس لە وردەکاری ڕووداوەکە بکەیت کە چۆن بوو و کەی دەستی پێکرد و لەکەی کۆتایی هات. سەرەتا بە خێراتنتانەکەین سەبارەت بە کەیسی ڕاگواستن و خاپورکردنی شاری سەید سادق ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1970 دوای کیمەباراکردنی هەڵەبجە لە 16 مانگ شاری سەید سادقیش بوو بە زەحی لەو کاتەدا و لە حەڤەی مانگەوە دەستکرا بە ڕاگواستن و وەچۆڵکردنی و سەرجەم خەڵکی ئەم شاری سەید سادقە شارەکەیان بەجێ هێڵا و رژێمی باسی سەرجەم خان و بینا و تەنانەت دایرەکانیشی تەختی زەوی کرد و خەڵکەکەی ڕاگوازران بۆ ئۆردوگای زۆرەملەی باریکە و نەسر و هەندێکیشی بۆ شار و شارۆچکەکانی تری کوردستان. تۆ پارێزەری دۆسی قەرەبووکردنەوەی دانیشتوانی قەزای سەید سادقی دوای ئەوەی کە خاپورکران چی کراوە بۆ سەید سادق؟ هیچ قەرەبوویەکیان وەرگرتوتەوە یان هیچ بڕارەکەی بۆی کە قەرەبوو وەربگرنەوە؟ سەبارەت بەوە ئێمە لە ساڵی 2009-2008ەوە ئێمە کۆمەڵێ پارێزەر و کۆمەڵێ چالاکەوان و کۆمەڵێک لە ئەندام پەرلەمانەکانی شاری سەید سادق و هەڵەبجەی ئەو کاتەوە کۆمەڵێک کەسایەتی تر لەم شارەدا ئەو کەیسەمان جوڵاند و لەو وەختەدا دادگای تاوانەکانی عێراق نوێنەرایەتی خۆیان نار بۆ ئێرە لە لێکۆڵەرەوان لێرەدا ئیفادەی ئەو کەسانە وەرگیرا کە بەچای خۆیان و لە کاتی ڕووداوەکە لەم شارا بوون و لەو کاتەدا لە ساڵی 2011 دادگای لێکۆڵینەوە بڕیارێکی داوە و بڕیارەکە بە جینۆساید ناساندنی ڕاگواستنەوە لە بڕیارەکەدا هاتووە کە ئاڵێ ئەمە درێژکراوەی عەمەلەی ئەنفالە و ئەو ڕاگواستن و ڕووخاندنەی بە جۆرێک لە جینۆساید ناساندووە. ئێستا بە جینۆساید ناسێنراوە؟ بەڵێ بە پێ و بڕیارەی دادگای لێکۆڵینەوە بەڵێ. وەکو قەرەبوو خێزانەکان هیچ قەرەبوویەکیان وەرگرتوێتەوە؟ ئێمە لەو کاتەدا ئیشمان بۆ ئەوە کردووە چەند خێزانێکیش براوە چەند کە خێزانێکیش لێرە ئیفادیان وەرگیراوە دۆسیەکە تا ئێسا ماوەتەوە هەرچەند بڕیارەکان دەرچووە بەڵام بڕیار لە حکوومەتی عێراقی و لە حکوومەتی هەرێما زۆر بڕیار و زۆر یاسادەر ئەچێ بەڵام گرنگەوەیە کاری پێ بگرە بەڵام هیچ لەوانە کاری پێ ناکرێت. قەزای سەید سادق وەکو هاوڵاتیەک نەک ئێستا وەکو پارێزەرێک بەڵام ئەم هاوڵاتیەکی سەید سادق هەستەکەی کە سەید سادق هیچ گۆڕانکارێکی بەخۆیەوە بینیوە هیچ پرۆژێکی خزمەتگوزاری بکراوە کە لە ئاست قوربانیدانی قەزاکە بێت؟ وەڵا سەبارەت بە خزمەتگوزاری و سەبارەت بەو شتانە کراوە بەڵام ئەمە لە ئاستی پێداویستی و لە ئاستی تمۆح و لە ئاستی ئەو خەڵکانیە کە ئێمە شاری سەید سادق زیاتر لە 120,000 بۆ 130,000 دانیشتوانی هەیە بە لادیەکانی و بە ناحەی سرۆچکەوە ئەمانە لە ڕووی ئیداری و لە ڕووی خەڵکەوە یەکێکین لە گەورەترین قەزاکانی پارێزگای سلێمانی. وەڵا ئەو خزمەت و ئەو شتانی کە بۆ سەید سادق لێ لە ئاست پێداویستەکانی نییە نەوەڵە. سپاس بۆ کارزان سابیر پارێزەری دۆسی خاپورکردنی قەزای سەید سادق بۆ قەرەبووکردنەوەی خێزانەکانی سەید سادق کە لە ساڵی 1970 لەلایەن حکوومەتی بەعسەوە ئەم شارە بە تەواوی خاپور کرا و تاوەکو ئێستاش دانیشتوانی سەید سادق باس لەوە دەکەن کە سەید سادق بێ خزمەتگوزاریەوە پێویستە چەندی پرۆژەی خزمەتگوزاری بۆ بکرێت و ئەوڕ لە گەنجەکانی و دانیشتوانی قەزاکە بگرێتەوە و هەلی کار بۆ دانیشتوانەکەی فراهم بکرێت بەڵام تاوەکو ئێستا نییە و حکوومەتی هەرێمی کوردستانی سەر ڕای ئەوەی کە 33 ساڵ تێپەڕی بەسەر یادی خاپورکردنی قەزاکەدا بەڵام هیچ بڕەپارەیەکی هیچ بڕەبوجەیەکی تەرخان نەکردووە
بۆ ئەوەی کە ئەم شارەی پێبژێنێتەوە و پرۆژەی خزمەتگوزاری بێ ئەنجام درێت.